بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. ئازیزان و خۆشەویستان، لە شەوی تری جمعەی مبارەکە داواکاری نەخوای تەبارەک وتەعالا درود و ڕەحمەتی خۆی سەڵاواتی خۆی بە بەردەوامی بڕژێنێت بەسەر ڕۆح و لاشەی پڕ بەرەکەتی حەزرەتی ڕەسوولی ئەکرەمدا صلی الله عليه وسلم، و لەسەر ئال و ئەزواج و زوڕیات و ئەصحاب و تابعینی ئەو پێغەمبەرە بێ صلی الله عليه وسلم. دیارە لە مانگی محەڕەمین، مانگی محەڕەمیش کۆمەڵێ حەوادیسی ناخۆشی تیا بووە، کۆمەڵێ حەوادیسی تریشی تیا بووە کە مای دڵخۆشی و تەفریحە بۆ مسلمانان. یەکێ لەو حادیسە ناخۆشانە ئەوە بوو لە مانگی محەڕەما بوو، لە ڕۆژی عاشورا بوو، قەتڵ و ئامی ئالوبەیتی پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم. یەکێک لە خۆشەویستترین کەسەکانی پێغەمبەری خوا کە حەزرەتی حوسەین بوو، ڕەیحانە و جگەرگۆشەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، قەتڵ و ئامیان کرد لە دەشتی کەربەلا بە زوڵم و بە خیانەت لەلایەن کۆمەڵێ زاڵم و ستەمکارەوە کە دەشت بە ئالوبەیت و پێغەمبەر و مسلمانان بوون. دەستی سەحابەی پێغەمبەری تیان نەبوو، دەستی مسلمانانی ڕازگۆی تیان نەبوو، بەڵکو ئەو دەسە خەست و پیسە دەستکیسەیەکی پیسی مەجووسی خەسیس بوو، و ئەوانەی کەوا ئەمڕۆ ئیعلانی خۆشەویستیان بۆ ئالوبەیتی پێغەمبەری خواکەن صلی الله عليه وسلم. بەڵام وەک چۆن ئەو کاتە درۆیان کرد و حەزرەتی حوسەینیان شەهید کرد، ئێستش درۆ ئەکەن مسلمانانی پێ ئەسەوسێنەوە، قەتڵ و ئامی مسلمانانی پێ ئەکەن بەناو ئەوەوە کە بە حساب ئالوبەیتی پێغەمبەران خۆشە بێت. خۆشەویستان، خۆشەویستی ئالوبەیت وەک چۆن خۆشەویستی پێغەمبەر واجبە، خۆشەویستی ئالوبەیتی پێغەمبەریش واجبە. با بزانین ئالوبەیت کێن؟ ئالوبەیت ئەوانن کەوا لە ناو ماڵ و خانەوادەی پێغەمبەری خوا پەروەردە بوون، ئەوانن کەوا بۆن و بەرامی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم. ئالوبەیت ئەوانن کەوا متخەلق بوون بە ئەخلاقی پێغەمبەری خوا، وەرگری ڕاستەقینەی ئەخلاقی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. ئەوانە بوون کەوا بەهرەمەند بوون لە نووری نبوەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوانە بوون کەوا بەڕاستی هەڵگری پەیام و ڕیسالەی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. ئەوانە بوون کە بەڕاستی نور و تیشکی نبوەت و پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوانەوە دەرچوو بۆ سەر ئەرز. بۆیە خۆشەویستان، خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن واجبە کە هەر کەسێک پێغەمبەری خۆش نەبێ ئیمانی نییە. دەی ئەو پێغەمبەرە نازدارە چۆن خۆشەویستەکەی ڕوکنە؟ خۆشەویستی ئالوبەیتی پێغەمبەری صلی الله عليه وسلم واجبە. ئالوبەیت وەک ئەرزم کردن ئەوانن کە بەڕاستی لە ماڵی پێغەمبەرا گەورە بوون، ئەوانن کەوا خزمی پێغەمبەرن، ئەوانن کەوا ئەولادی پێغەمبەرن. ئێستا خەڵکێک لەوە شێروا گومان بەرێ حەزرەتی عەلی و حەزرەتی فاتیمە و حەزرەتی حەسەن و حوسەین ئەمانە بەس ئەولادی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم یا ئالوبەیتی پێغەمبەر بن. ئیتر خێزانەکانی دەرکە کە خوا خێزانەکانیشی بە ئالوبەیتی پێغەمبەری خوا ناو بردووە. یعنی ئەگەر تۆ یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا دەرکەی، ڕقبێ لێی، ئیهانەی بکەی، یعنی ئەزیەتی پێغەمبەری داوە. إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا أليما. ئەوە ئازاری پێغەمبەری خوایە کە تۆ بێ یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر بڵێ ئەمە ئالوبەیتی پێغەمبەری خوا نییە. پێغەمبەری خوا چەند خێزانی بووە، هەمووی ئالوبەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حەزرەتی عایشەیە، حەزرەتی خەدیجەیە، حەزرەتی زەینەبە، حەزرەتی حەفسەیە، هەر یەک لەمانە هەموویان ئالوبەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێت ئالوبەیتی من بەسمە بەسی حەزرەتی عەلی و حەزرەتی فاتیمە و حەزرەتی حەسەن و حوسەین و ئەولادی ئەوان نییە. هەتا حەزرەتی عومەرە گرێتەوە کە خەزووری پێغەمبەری خوایە، حەزرەتی مەسەلەی ئەبابەکرە گرێتەوە کە خەزووری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویستان، مەسەلە بەنو ئاشوم بەنو مەطەلیب ئەگرێتەوە، مەسەلە حەزرەتی جەعفەر ئەگرێتەوە، حەزرەتی زەید ئەگرێتەوە، حتا سلمانی فارسی
كفارس بو بصحابي بيغمبري خوا بهاتش عباي بيغمبري خوا فرمي سلمان لآل بيتي منه ولا ما فرمي سلمان لآل بيتي بيغمبري خوا أجمدت بهرحال آل بيتي بيغمبري خوا بنو هاشمة بنو مطلبة أولادي حضرتي علي وحضرتي فاطمة أولاد كان حضرتي عثمان كدوكسي نازداري بيغمبري خوا خيزاني حضرتي عثمان بو يعني حضرتي عثمان كشيعة رقيتي لي آل بيتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم إمام عمر هم خزوري بيغمبري خوا هم زاوي إمام علي آل بيتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم إمام أبو بكر بامان شو كواتك يمون آل بيت عام همو أوانا أقريتها وكوا خزماتيان نقل بيغمبري خوا بو بيو أهل إيمان ودين من جابويا خوش ويستان آل بيتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم خوا باكي كرنتوا لهمو ريتسي كفر وشرك خو روشتي شيطاني وتاوان ومعصيته خرابو كاري قيزوني ناوكي ودركي خوا فرمي بيان إنما يريد الله ليذهب عنكم الرجس أهل البيت ويطهركم تطهيرا أما خواي تبارك الله نسورة أحزابا أفرميت خواي تبارك الله إرادي وايا ده صلاتي وايا قصدي خوا وايا آل بيتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم خوا ايوه باكا كاتوا تسكيتانا كا بالفتانا كا لهمو خو روشتكي ناشرين لكفر وشرك وتاوان ومعصيت كواتا آل بيتي بيغمبري خوا ببي جمهوري زان اوانك باس مان كرد امانه خوا افنو باكن خزانه كاني بيغمبري خوا باكي كردونا توا اسم مجوسي واگر پرستيك كون اگر پرستيك بنابي خوشويسي بو آل بيتوا جواني بيداو نفرد ليكا او دلنيابن او خوي ملعون نفرت لكراوة كجوان بخيزاني بيغمبري خوا دا صلى الله عليه وسلم بويا خوشويستي بيغمبري خوا آل بيتكي كواني كباس ما كر واجبك الشرعية لسر مان خوشويستان خوا فرميت يعني خوا أمرك كأمة بيغمبر ما خوش بيه وآل بيتكي ما خوش بيه خوا فرميت بيان بلاي بيغمبر قل لا أسألكم عليه أجرا إلا المودة في القربى من داوي پاداش لێوە ناکەم پێیان بڵێ پێغەمبەر خوا بە پێغەمبەرە فەرمێ خۆشەویست پێیان بڵێ بە ئومەتەکە من پاداشتم لە ئێوە ناوێ پاداشتی من لای خوایە تەنها ئەوە کە من لە ئێوە ئەمەوێ تو خوا نەرمونیان بن دڵتان پڕ لە سۆز و خۆشەویستی و محەبەت بێ بەرامبەر ئال و بەیتەکەی من پێغەمبەرە فەرمێ ڕێزیان لێ بگرن بەنو هاشم و بەنو مطەلیب و ئەولادەکانی حەزەتی عەلی و حەزەتی فاتیمە حەزەتی حەسەن و حوسەین سيد أولادي پیغمبر صلى الله عليه وسلم ريزيان ليبرن بركتيان ليورگرن اوانا خوا پاكي كردونا توا پیغمبر فرمي خوا بو پیغمبر فرمي بيان بلا من ازو پاداش نيونا تنها ريز لاولادكاني من بگرن ريز لآل بيتي من بگرن بويا او پیغمبر نازل لچندها فرمودي صحيح بخاري ومسلم رواياتي كردوها كبيغمبر آگادار مانكا آگامان لپیغمبر و آل بيتكي بيه خلطيكي بناوي هر سنة شوا مثلا أوندا مثلا حبي صحابيك يا صحابيك أوندا تعظيمك قوريك أو كان يتر براسي فراموشك خطابك كانهن أوانا كوا فصدي حظي عمر بن بسر هم يكسيك وقلت شلون مثلا علوي كان أما غلطة يا ما أصحابي بيغمبري خوهم يان بعدوا لزاني هم يان خوشوي كذبة تاوان بار نازاني حتى أبو سفيان خزوري بيغمبري خوابو حسن معاوية خزوري بيغمبري خواب صلى الله عليه وسلم أم حبية كتشي أبو سفيان بو خوشي حسن معاوية بو خيزاني بيغمبر صلى الله عليه وسلم أبو سفيان كافر وملعد وبيدين بو بلام دعاي مسلمان بو تشابكي دانا دي أما آل بيتي بيغمبري خواب صلى الله عليه وسلم وقلت شون إمامي حسين إمامي حسن أمانة بآل بيتي بيغمبري خواش ما نكرن أمانة ما دام قومي بيغمبري خوان خزمي آل بيتي بيغمبري خوان صلى الله عليه وسلم نابي أي فرق الجواز بين نيواننا يزيدي كري معاوية كابراكي ظالم بو استمكار بو غلطي كر تاواني كر بلام تو نابي تاواني يزيد ولا تزر وازرة وزر أخرى براسي باوك تاواني من أهل ناقرية من أهل تاواني باوك الناقرية كاك أمنا على الساقطة يدروزن بو عرق خور بو بدور لدين بو هرچن علماء فرمخوا يزيد حزي حسيني شهيد نكردوا عبيد الله كري زياد بو مجوسي بيسي خسيس بو بلا مسألة فرمان رواي أوابو أجر رازي بتاوان بارا مولوي أفرميت هرچن أفعال قبيحي زور يزيد تاوان بارو بلا ميمناتو أي نفرت يعني يبقين نفرت ناكري لا هيج مسلمان وإيمان داري يزيد تاوان بارو
بەڵام حەزەتی معاویە تاوانبار نییە خۆ حەزەتی معاویە ئەمری نەکردکەوە حەزەتی حوسێن شەهید کرێت حتا ئەڵێن یەزیدیش ئەمری نەکردووە ئەی کێ ئەمری کردووە عەبدوڵای کوڕی زیاد بوو یەزید لە سەردەمی فەرمانڕەوایی ئەوا بوو ئەگەر یەزید ئەمری کردبێت یەزیدیش تاوانبارە بەشدارە لە ئازادەنی پێغەمبەری خوا ئاڵوبەیتی پێغەمبەری خوا یەزید خۆی تاوانبارە نەک حەزەتی معاویە و ئەبوو سوفیان و ئەمسالی ئەمانە خۆشەویستانم ئاگامان لەو نقطە بێ ئاڵوبەیتی پێغەمبەری خوا گەورەن بەڕێزن ئەبێت لە لامان گەورە و بەڕێز بن خۆشەویست ئەی ئومەتەکەم ئەخوا ئاگادارتانەکە خوا ئاگادارتانەکە خوا ئاگادارتانە لەبارەی ئاڵوبەیتەکەمە وریای ئاڵوبەیتەکەم بن ڕێزیان لێ بگرن حورمەتیان لێ بگرن خۆشتان بێن ئەم حەدیسە ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە هەروەها ئیمامی ئەبوبەکر حەزەتی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ خەلیفەی یەکەمی پێغەمبەری خوا صدیقی ئومەتی پێغەمبەری خوا خەزوری پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەم سەحابە بەڕێزە ئەفەرمێت چی ئورقبوا محەممەدا فی ئەهلی بەیتی ئەمە بوخاری ڕیواەتی کردووە ئەفەرمی ئاگاتان لە پێغەمبەر بێ و لە ئاڵوبەیتی پێغەمبەر بێ ڕێزیان نەفەوتێنن حورمەتیان نەشکێنن حورمەشکانی ئاڵوبەیتی پێغەمبەری خوا حورمەشکانی پێغەمبەرە پێغەمبەر لە خۆتان زوویرەکەن و عاجزەکەن و وریای خۆتان بن کەواتە ئەم بەڕێزە ئەم سەحابە بەڕێزە ئاوا ئەفەرمێ ئەجا پێغەمبەری خوا خۆی ئەفەرمێ چی لە حەدیثە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم نزیکە من ئەوایەتی وەفات کەم و بگەڕێمەوە بە حوزوری پەروەردگار دەعوەت کراوەم لای خوا بەڕاستی ئیتر من ئینی أوشك أن أدعى فأجيب من بانك راهم يتر بقرا مو حصولي پروردگار بلام وإني تارك فيكم الثقلين كتاب الله حبل ممدود من السماء إلى الأرض وعثرتي أهل بيتي وإن اللطيف الخبير أخبرني أنهما لن يتفرقا حتى يردا علي الحوض فانظروا بما تخلفوني فيهما رواه مسلم أم حديث إمام مسلم في آية أم بيغمبر نازدارا أفرميت نزيك من وفاتكم بلام تكاتان ليكم رزاتان ليكم من دوشتي زور قورة ثقلين يعني قرص وبهيز وبقوة توكمو بنرخ وببهاء لناوتانا بجيالم يكم يعني قرآن كتاب الله كحبلكي پتەوی بەهێزی تۆکمەیە لە نێوان عەبدەکان و نێوان پەروەردگارە دەستی پێوە بگرن عەمەلی پێ بکەن کردەوەی پێ بکەن لە قورئان لامەدەن دووەمیان وعترەتی ئەهل بەیتی عەشرەت و هۆز و تیرەکەی من قەوم و کەسەکانم پێغەمبەر فەرمێت ئال و بەیتەکەم کە ئەولادەکانی کە ئیمامی عەلی و حەزەتی فاتیمە و حەزەتی حەسەن و حوسەین و بەنو هاشوم و بەنو مطەلیب ئەوانە ئیماندارەکان مثلا إمام عمر إمام أبو بكر حضرت جعفر وأمثال يمان آل بيت پیغمبر صلى الله عليه وسلم نخلطاون دلطان شيدها يوران بريان أفرميت دس بقرآن وبقرن من لدواكم دوشتي قرص وبهيز وبهاو بنرخ مسجد قرآن أشتتو تيرو هوزو آل بيتكم كواتا أما آل بيت پیغمبر إخوة صلى الله عليه وسلم پیغمبر إخوة أفرميت أم دوانا لسر حوزك دەستیان پێوە بگرن بە قورئان و بە سونەت و بە ئالوبەیتەکەمەوە ئەتانگەێنن بە من لەسەر حەوزی کەوسەر دەستان ئەدەن بە دەستی منەوە لەسەر حەوزی کەوسەر مادەم عەمەلتان بە قورئان کردووە و ڕێچکە و ڕێبازی ئالوبەیتتان گرتووە و لارتان نەداوە حیقد و بغزتان نەڕڵانیە بەرامبەر ئالوبەیتەکەی من وەک ئەرزم کردی فەرق و جیاوازی نەکەی لە نێوانیانە ئەنجا خۆشەویستان پێغەمبەری خوامت ئەحیبوا ئەهلە بەیتی ئالوبەیتی منتان خۆش بێ وریابن للروايات پیغمبر خوا فرمي صلى الله عليه وسلم آل بيت منتان خوش بيه افرميت خوا امركات افرميت او خوای تبارك امركا كخواتان خوش بيه لبر او ناس نعمتي زوري پیداون انجا لبر خوشويسي خوا منيشتان خوش بيه لبر خوشويسي منيش آل بيتك منتان خوش بيه ام حديثيش امام الترمذي رواياتي كده خوشويستان وهروها پیغمبر خوا افرميت ينقطع كل سبب ونسب يوم القيامة إلا سببي ونسبي رواه الطبراني والدارقطني وصححه الهيثمي والسبوتي أما حد زي صحيحة پیغمبری خواه من حدچی نسب و تیره و هۆزە گوروە و تاقم و کۆمەڵە هەمووی تەواوە بێ کۆتایی پێتێ ناتگەێنێ بە شوێنی مەبەست ناتگەێنێ بەلووتکەی سەعادەتی ئەبەدی ئەوەی کەوا ئەمێنێتەوە تەنها نەسەب و سەبەبی منە ئەو سەبەبەی کەوا ئەتگەێنێ بە خوا و خۆشەویستی خوا کە قورئان و پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
ئەو نەسەبەی کەوا ئەدگەێنێ بە من ئال و بەیتەکەی منە کە هەمووی قەتع بێ هەمووی تەواوە بێ هەمووی تیاچێ ئیلا نەسەبی من خوا وعدی داوە بیڵێتەوە و ئەو سەبەب و نەسەبی منە ئەوەندە بەهێزە ئەوەندە بەقووەتە ئەوەندە قورسە لای خوا هەر کەسێک لەگەڵیان نابێ ئەهلی نەجاتە هەر کەسێک لەگەڵیان نابێ بەڕاستی ئەهلی شقاوەت و بەدبەختیە بۆیە خۆشەویستان ئیمامی عومەر خەلیفەی عادلی ئومەتی ڕەسوول الله ئەو حەزەتی عومەرە کە خۆی خەزوری پێغەمبەر بوو حەفسەی کچی داوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەر ئال و بەیتی پێغەمبەری خوایە لەبەر ئەو فەرمایشتە بەرنمخانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو چی فەرمووی من کچێکی ئیمامی عەلی مارە کرد ئوم کولسومی کچی ئیمامی عەلی مارە کرد جاکە بانگێ کرد ئەی فەرموو ئەی کچی بەڕێزی بەڕێز یا ابن الئەکرەمین بەم شێوازە بانگی ئوم کولسومی خێزانێک کە کچی ئیمامی عەلی بوو حەزرەتی عومەر فەرمووی من بۆیە ئەم ئافرەتەم مارە کردووە ئەزانم پێغەمبەر فەرمێتی هەرچی نەسەب و سەبەبە قەتع بێ ئیلا نەسەب و سەبەبی من نەبێ حەزم کرد لەو نەسەبە لەو سەبەبە منیشی تیابم لە خزمەت ڕەسوولی ئەکرەما بم ئەها خۆشەویستان ئەمە سەحابەی پێغەمبەری خوا ئاوا بیران کردەوە بەڕێزەکانم اینجا ئەگەر سەیرکەین حەزەتی ئەبوو زەڕی غەفاری سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەری خوا ئەفەرمێت تەمەنم حەدیثەی تریش حەدیثەی صحیحە ئەفەرمێت ئەبوو زەڕی غەفاری دەستی بە حەڵقەی کەعبەوە بوو فەرمووی ئەیوهە الناس خەڵکینە ئێوە ئەوەی منە ناسێ منە ناسێ ئەوەی من ناناسێ من سەربازێکم لە سەربازەکانی خوا جوندێکم من جنود الله ئاگادار بن والله گوێم لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم إني سمعت نبيكم يوم لا بيغمبركتان صلى الله عليه وسلم أي فرمو مثل أهل بيتي في أمتي كمثل سفينة نوح في قومه ومن ركبها نجا ومن تركها غرق أفرميت بيغمبر فرمي والله بيغمبركتان فرمي نموني هاويني آل بيتكي من لناو إيوي أمتكما وەک کەشتێکەی حەزەتی نوح وایە ئەوەی سواری کەشتێکە بوو نەجاتی بوو ئەوەی کپشتی کردە حەزەتی نوح و سواری کەشتێکە نەبوو غەرق بوو خوا غەزەبی لێگرت ئەوەی کەوا لەگەڵ ئال و بەیتی منابێ و خۆشەویستی ئال و بەیتی منی لەدڵابێ و ڕێزیان لێ بگرێ و تەقدیر و حورمەت و ئەمانەیان بگرێ ئەوە بەڕاستی سوار کەشتی نەجات بوو و نەجاتی ئەبێ ئەوەی کەوا گاڵتە بە ئال و بەیتی پێغەمبەری خوا بکە ئەوەی ئیهانە بە ئال و بەیتی پێغەمبەری خوا بکە ئەوەی قسە بە ئال و بەیتی پێغەمبەری خوا بڵێ ئەوەی حیقدی لەدڵابێ بەرامبەری ئال و بەیتی پێغەمبەری خوا دڵنیابن ئەوانە بەڕاستی غەرق بوون لە غەزەبی خوای گەورە و خوای گەورە غەزەبیان لێگرێ و حتا منیش تکاو شەفاعەتیان بۆ ناکەم بۆیە زاتی ئیمامی شافعی فەرمێت آل النبی هم زەریعەتی وهم إلى الله وسيلتي ئالی پێغەمبەری خوا وەسیلە و تکاو ڕجای منن بۆ لای خوا ئەوان ئەکەم بەدەست کەلا و بەتکا خوا لەبەر ئەوان لێم خۆش بێ ئیمامی شافعی کە خۆی قوڕەیشی نەسەبە بەڵام ئەی فەرموو ئال و بەیتی پێغەمبەری خوا ئەکەم بە تکا و ڕجا لای خوای تەبارەک وتەعالا خۆشەویستان ئال و بەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عولەما و زانایان ئەفەرمون خوا کۆمەڵی خەسایسی پێداون یەکێک لەو خەسایسانە لە سڵاواتە بەشدارن تۆڵی اللهم سەحابە فەرمیان يا رسول الله زين سلام عليكم أي كيف نصلي عليك شلون صلاة الله بدين فنقول اللهم صل على محمد وعلى آل محمد لأن وجهكتا أبي الصلوات التي بيغمروا آل بيتك بي لباقي كاتكان ترى كتولي اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد يعني يك لتايبت من دقاني آل بيتي بيغمر إخوة أوي أمة صلوات أنا سلي دا باتباع بيغمر إخوة أم فضلان لبر بيغمر دسكوت صلى الله عليه وسلم خوا بيانا فند رحمة الله وبركاته عليكم أهل البيت رحمة إخواتان نبي بركات إخواتان نتبع آل بيتي بيغمر إخوة صلى الله عليه وسلم خوا بوشي واسب الراسي رحمة وبركات جانو بسريانا كواتا حرام آل بيتي بيغمر إخوة زكاة خون يعني حتى أما تايبت من دي آل بيتي بيغمر إخوة تسكي كراون لهمو خبائسك وكل بيشو باس مان كر إنما يريد الله خواهي تبارك الله تسكي كردون لهمو خسائس بيسيكي
شەیطانی و کوفر و شیرک و مانە. ئال و بەیتی پێغەمبەری خوا هۆکاری ئەمن و ئەمان و سەلامەتی سەر ئەرزن بۆ معلوماتتان. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم حتا ئال و بەیتی من بمێنێت، حتا ئال و بەیتی من بمێنێ و خەڵکی عوربەت و ڕێزیان لێ بگرێ، بەڕاستی خوای گەورە سەر ئەرزە پاڕێزێت بە تەواوی نغڕۆی ناکە و غەرقی ناکە و قیامەت هەڵناسێنێ. بەڵام کە ئال و بەیتی من نەما بەڕاستی ئیتر وەک ئەفەرمێت لەو خولوێت لە قولیبەت، ئیتر بەڕاستی کە خاڵی بوو لە ئال و بەیت و ئەهلی عیرفان و خواناسان و سەیدی ڕاستەقینە ئەولادی پێغەمبەری خوا ئیتر دڵنیا بن ئەمن و ئەمان لە دنیادا نامێنێ. خۆشەویستان جا ئێستا لە عەسڵ زوروو بێکاین ئال و بەیتی پێغەمبەری خوا بڵێەوە چە هەن و ئەمانە هەن. ئیتر خەڵکێکی زۆر ئال و بەیتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵام هەر کەسی بە درۆ بڵێ ئال و بەیتی پێغەمبەری خوا ئەوە گەورەترین تاوانە. خوا نەفی ئەوەکە، ئەبێت تۆ ئال و بەیتی پێغەمبەری خوا بە بەڵگە و بە دەلیل و بە شەجەرە و بە نووسین شاهید هەبێت. خۆشەویستان کەواتە ئێستا هەر کەسێ وتی سەیدم ئال و بەیتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئێمە لەبەر خاتی ئەوەی کە ئەڵێ ئەولادی پێغەمبەرم پێڵاوی خێنە سەر سەرمان، چونکە پێغەمبەری خوا ئەفەرمێت ڕێزی لێگرین، بەڵام بە مەرجێک لادە نەبێ لە دین، یاخی نەبێ، دوور لە دین نەبێ. ئەگەر مسلمان و ئیماندارێکی چاک بوو ئەوە دڵنیابن ئەولادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوە ڕێز لێگیراوە لای مسلمانانیش، مسلمانان جەبە ڕێز لێ بکردن. و حەزەتی حسەین کە لە عاشورادا شەهید کراوە لە مانگی محەڕەمە، ئێمە بە تاوانێکی زۆر گەورەی ئەزانین، بە زوڵمی قێزەونی ئەزانین، نەفرەت لەوانەکەین کە دەستی لە کوشتنی ئیمامی حوسەین بوو و حتا لە کتێبی جامع کەڕەوان ئەولیا نەقڵ کراوە ئەفەرمێت ئەو مسلمانەشی کە خۆی بە مسلمان ئەزانی و لەو جەلسا ئامادە بوو کە ئیمامی حوسەینان شەهید کرد لە توێنیانە و ئال و بەیتی پێغەمبەران قەلاچۆ کرد، ئەوەی کە لەوە بەس قسەیشی نەکرد خوا غەزەبی لێ کرد، بەس خۆ دەستی تیانەوە بەس قسەی نەکرد، موقیفی نەبوو، حەقێکی دەرنەبڕی، دیفاعی لە ئال و بەیتی پێغەمبەری خوانە ئەفەرمێ خوا زەلیلی کرد، بەس لەبەر چی؟ لەبەر ئەوەی کەوا دیفاعی لە ئال و بەیتی پێغەمبەری خوا نەکرد. بۆیە زۆر ئاگادار بن چۆن خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا واجبە، خۆشەویستی و تەقدیر و ڕێز و حورمەتی ئال و بەیتی پێغەمبەری خواش واجبە. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، لە هەموو لایەکمان ڕازی بێ. خوا لەبەر پێغەمبەر و ئال و بەیتی پێغەمبەری خوا لە گوناه و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بی، عاقبەتمان بەخێر بێڕی، خۆمان و باوکو دایک ماڵ و منداڵمان ئیسلاح حاڵمان بکەی. یا ربی خوایان لە بەڵاو لە فیتنە و لە ئاشوب و لە ناڕەحەتی پارێزرامان کەی. یا ربی خوای لە وەبا و نەخۆشی و سەیئی ئەسقام و هەموو نەخۆشی خراپەکان پارێزرامان کەی. یا ربی خوای حوسنی خاتیمان پێبەخشی، لە سووی خاتیمە لامان دەی، دڵمان نورانی کەی بە نوری خۆت و پێغەمبەری ئازیز و ئەو نورەی کەوا ئال و بەیت هێناوێنە بە ئومەت. یا ربی خوای بەو نورە دڵمان نورانی کەی، بە ئیمان و نور بە ئیمان و بەو نورەوە بژین و بنی زندوو بینەوە، بەسەوی بە کەساتی داماوی ناو گۆڕمان نابێتەوە. یا ربی خوایان لەناو گۆڕما لەناو گۆڕەکەمانە زبانمان سابت بێ لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە بە الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله وەڵامی فریشتەکانی ناو گۆڕ بینەوە. یا ربی خوای لە ڕۆژی قیامەتشا لەبەر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی، لەسەر سیرات وەکو بەرق بپڕینەوە، لەسەر چیمەنەکانی بەهشت لە خزمەت پێغەمبەرا بین، لە خزمەت ئال و بەیتی پێغەمبەرا بین صلی الله علیه وسلم. یا ربی خوای هەمومان بێ کۆکۆکەیتەوە. یا ربی خوایان پێغەمبەر بانگمان بکە و دەرمانەکە بە دەستە مبارەکە نورانەکانی پڕبەرەکەتەکانی ئاوی کەوسەرمان باتێ، نەتوێنێت بەدی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. خوایە ئەم وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کە، پڕ لە خێر و خۆشیکە. یا ربی خوای کوردستان هەمیشە و دایم ڕێزان لە ئال و بەیتی پێغەمبەری خوا گرتووە. خوای لەبەر ئەو ڕێز و حورمەتە کە ئەم میلەتە گرتووانە لە ئال و بەیتی پێغەمبەری خوا، خوای ڕێزمان لێ بگرە، حورمەتمان لێ بگرە، مەمان شێنە، مەمان دۆڕێنە. یا ربی خوای گیان غەزەبمان لێ مەگرە، وڵاتمان بە ئاقارێکی خراپە مەبە. یا ربی خوای بەهۆی تاوانی تاوان بارانەوە وڵاتمان تووشی گرانی و قاتی و غەزەبی خۆت مەکە، لە فەسادی ئەرز و ئاسمان پارێزراوی کە. یا ربی خوای گیان نەدەپارڕینەوە ئەوانەی کەوا لەم وڵاتە خزمەت دەکەن و دڵسۆزی وڵاتن، خوای بەرقرارن کە ئەوەی کەوا دوژمنی دین و خاک وڵات و نیشتیمانمانە شیاوی دادنێ. خوایە یا ربی تەفروت و ناکەیت لە کۆماریکەیتەوە. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.